زۆر باشە جەمال ئەوە هەموو لایەکمان باش دەزانی زیات نزیکەی 8 مانگە هەڵبژاردن لە کەرکووک کراوە بەڵام تا ئێستا ڕێکەوتن نییە ناتوانیوە پارێزگارێک بۆ شارەکە هەڵبژێرن میوانێکمانەیە ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ میوانەکەمان لەو بارەیەوە پرسی زیاتر بکەین میوانەکەمان زۆر بەڕێز شوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەت کێشان ڕاستەوخۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵماندایە کاک شوان شەوتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 هۆکار چی بوو سەرۆکوەزیران سوودانی بەتەنها لەگەڵ پێکهاتەی عەرەبی کۆبەوە لەگەڵ پێکهاتەکانی تر کۆ نەبووە بۆ شەو باش لە ڕاستیە ئەم کۆبوونەوەی ئەم جارەی سەرۆکوەزیران لەگەڵ پێکهاتەی عەرەبی لە دوای ئەو کۆبوونەوەی ڕابردوو دێت کە هەرچەندە جارەکانی تر سەرۆکوەزیران لەگەڵ هەرسێ پێکهاتە کۆبووەوە بەڵام ئەم جارە لەبەرەوەی پێکهاتەی عەرەبی بە جۆرێک لە جۆرەکان بوونەتە دوو بەشەوە بە تەسەوری من یەکەم جار ئەیانەوێ پێکهاتەی عەرەبی یەک خنەوە بۆی بتوانن ئیدارەی مفۆزات و گفتوگۆکان بدەن ئەمە بەشێکانە بەشەکەی تریشیان پەیوەندی بەوەیە لە ڕاستیە پێکهاتەی عەرەبی ینی سوورن لەسەر داخوازیەک کە داخوازیەکە زۆر ڕەوان نییە بەو پێی ئەوان پێکهاتەی دووەمن لە کەرکووک دەبێت دەرفەت بۆ پێکهاتەی یەکەم کە کووردە 7 کورسی هێناوە دەبێت دەرفەتی یەکەم بۆ پێکهاتەی کوردی بێ ئەوان کە پێداگری دەکەن کارێکی خراپ دەکەن بەو پێی کە پەچی پرۆسەی سیاسی و پرۆسەی ئیداریان خستووە لە کەرکووک بە پێی دەرئەنجامی هەڵبژاردنەکان و حیوار و گفتوگۆکان وا ئەخوازێ کە دەبێ ئەوان جۆرێک بەشێک لە داخوازیەکانیان بێنە خوارەوە بۆی بتوانن لەگەڵ کووردا لایەنی کەم لەم خۆناغەیە ئیدارە پێک بێنن گەک شوان گوتنێک هەیە یانێ تێی گوتن دەنگۆیەکە دەبێژن کو ئەوێ وەکی خوول بێ بۆ دەمێ دیارکردی پارێزگار کورد دەمەک عەرەب دەمەکشی تورکمان بە هون چاوا دبینن وێ چارەسەری هەڵبەتە پێشنیار و گفتوگۆ لەسەر هەموو و پرسانە کراوە هەر لە دوای هەڵبژاردنەوە چەند ئۆفشنێ خرایە ڕوو لەوانە دابەشکردنی پۆستی پارێزگا بە نۆبەت بێواتە بۆ کورد تورکمان عەرەب هەرجارە و هەرێ و ساڵێک کەسێک لەسەر کورسی پارێزگاردا بنشێ ئەمە پێشنیاری تورکمان بوو لە بیدایەتە دواتر پێشنیاری تر هەبوو کە پارێزگار بۆ کورد بێ جێگری پارێزگار بۆ عەرەب بێ جێگرێک بۆ تورکمان بێ سەرۆکی ئەنجومەن بۆ عەرەب بێ جێگر و یەک و جێگر بۆ کورد و تورکمان بێ و قایمقامی مەرکەز بۆ تورکمان بێ پێشنیاری تر هەبوو ئەنواع پێشنیارات خراوەتە ڕوو بەڵام بەداخەوە تا ئێستا هیچی نەگەیشتوەتە ئەنجام هەموو ئەو پێشنیارانە لە چوارچێوەی گفتوگۆیان ماونەتەوە هەرچەندە کۆبوونەوەی ڕابردوو بەشێک کۆتایی بە بەشێک لەم گفتوگویانە هێنا کۆبوونەوەکە ئەنجام دراوە محافزی کەرکووک کە پێشتر سوێندی نەخواردبوو ئەویش چوو سوێندی خوارد ئێستا کەرکووک بەبێ پارێزگاری وەکالەتیش ماوەتەوە و بۆشایەکی ئیداری و سیاسی لە کەرکووک هەیە و بەپێی ئەو ئیتفاقیش کە لە کۆبوونەوەی ئەنجومەن کرا لە دەبێت لە ماوەی مانگێکە پێکهاتەکان بگەنە ڕێککەوتن و ئەگەر نەگەنە ڕێککەوتن بەڕاستی کەرکووک بەرەو ئەقارێکی نادیار دەڕوە زۆر باشە کاک شوان هەنی بەڕای ئێوە ئایا یەکلاکردنەوەی ئەم پۆستانە بە زۆری نەدەبێ یاخود بە تەوافق دەبێ خۆ عێراق هەمووی هەر بە تەوافق کراوە هەڵبەتە لە هەمواری یاسای ئەنجومەنی پارێزگا کە هەمواری سێم بوو پەرلەمانی عێراق هەمواری کرد لەو هەموارە کۆمەڵێک قەید و شەرت دانراوە کە بەداخەوە نەدەبوایە وابێ ئەمە یاکدوو دەرئەنجامی هەڵبژاردنەکان بە شێوازێک ڕێکخراوە کە هیچ پێکهاتەیەک نەتوانێت بە تەنیا ئیدارە پێک بێنێ
و لەوەش زیاتر کەرکووک لەبەرەوەی ململانەی پێکاتەکان ململانەیەکی با بڵێن تەندروست نییە، ململانەیەکە بە جۆرێک لە جۆرەکان دەستشکانەوەیە و ململانەیە بۆ لە ناوبردننی یەکتری و زەعیفکردنی یەکتری و بە تایبەتیش لە 5-6 ساڵی ڕابردوو پێکاتی عەرەبی بەڕاستی زۆر نابەرپرسانە تەحمولیان لەگەڵ کورد کرد، دەسەڵاتەکە لە خزمەتی تعریبکردنی کەرکووکا بوو و ئەو وەکالەت پارێزگارەی کە بە وەکالەتە حەقی زیادی بەخۆیەدا و لەسەرەوەی دەسەڵاتەکانی خۆی کاری کردووە. ئەمە وای کردووە کە متمانە لە بینی پێکاتەکان نەبێ و نەبوونی متمانەش وای کردووە کە ئەوە 7 مانگە هەڵبژاردن کراوە تا ئێستا ناتوانرێت ڕێکەوتن بکرێ، ناتوانرێت پارێزگار دابدرێ، ئەنجومەن دابنیشێ، خەڵک چاوی لەوەیە خزمەت گوزاری پێشکەش کرێ و کەرکووکش تاکە پارێزگای لە عێراق تا ئێستا هیچ هەنگاوێک نەچۆتە پێش کە بەڕاستی ئەمە کارێکی خراپە و دەبێ هەموو لایەک بگەڕێنەوە بۆ عەقڵ و منتیق، بگەڕێنەوە بۆ ئەنجامی هەڵبژاردن، بگەڕێنەوە بۆ ئەوەی بتوانن یعنی لایەنی کەم ئەم قۆناغە تێپەڕێنن چونکە زۆر درێژەی کێشاوە زیانی گەورەی بە کەرکووک گەیاندووە بەڕاستی. ئێکەک شوانە 8 مانگ دەرباس بوونە نە هەواهەنگیەک نەژی باوەریەک دناو ئەنجومەنە پارێزگاها کەرکووکێدا هەیە پێک هاتێژی باوەریاوان بە هەبوودونینەوەکی گوتە دیارکردی مەسەلە بوەکالەت دەستەیەکی عەرەب دەبوو یعنی کارین gelek خراب تایبەتی لە هەمبەرێ پێک هاتەیە کوردە هاتەکردن هەلبەستی تورکمەنانجی گرێدای ڕەوشا کورد وسای یعنی مەوسا خوندیە یعنی ئەنجومەنێکی پارێزگا گووە هەواهەنگی نەبێ و باوەری بە هەبوودوو نەبێ چاوا دکاری خزمەتێکی باش پێشکەشی مەسەلە باشاری کەرکووک بێگومان خزمەت نەکراوە ناشکرێ سەر ڕای ئەو هەموو ئیمکانێتەی کە هەیە لە پارێزگاکە ئەو ئیمکانێتەی کە لە بەغاوە دێ ئەو هەموو ئیمکانێتە مادیای لە بەردەسە بەڵام لەبەر ئەم ململانەیە لەبەر ئەم وەزعی کە حکوومەت پێک نهاتووە ئەنجومەن ناتوانێت ئیش خۆی بکە و ململانێکە توندە بەڕاستی ئەمە وای کردووە بێگومان خزمەت گوزاری نییە ئێمە دەزانین لە ناو شار لە ڕووی کارەبا و کەرکووک حاڵی باش نییە لە ڕووی خزمەت گوزاری لە ڕووی ئاو بۆ گەڕەکان ڕۆژانە گەڕەکان خۆپشاندانەکەن ئەمە سەر ڕای ئەوەی کە بەشێکی زۆر ئەو خزمەت گوزاریانی کە هەشە لە باشوور و خواروی عێراقا جێبەجێ کرێ و گەڕەکە کوردیەکان نەمووی بەڕاستی کۆمەڵێک پاشماوە و شتی لێ یعنی دیمەنێکی زۆر ناشرین نیشانەدا ئەمە سەر ڕایەوەی بێ ئومێدی خەڵکیش یعنی خەڵک دەنگی دا بەشداری هەڵبژاردننی کرد بە ئومێدی ئەوەی ئەم قۆناغی وەکالەتە تێپەڕێ بە ئومێدی ئەوەی ئیدارەیەکی مەدەنی بتوانێت خزمەتی بکە کە ئێستا ئەمە 8 مانگە هەموو خەڵک چاوەڕێ خەڵک بێ ئومێد بووە خەڵک بێزار بووە خەڵک بێتاقەت بووە ئەمە کارێکی خراپە بێگومان. باش کاک شوان هەموو لایە بە عێراقیشەوە داوای ڕێکەوتن و داوای تەوافق دەکەن ئەگەر هەر نەگەیشتنە ڕێکەوتن ئەگەر ئەم تەوافقا هەر دروست نەبوو دۆخی کەرکووک چی لێدێ هەر بەو دۆخەوە دەڕواتە پێشەوە یان دەبێشتی تر بێتە پێشێ بێگومان خۆ هەروە ناڕات دەبێشتی تر بێتە پێشەوە جارێ یەکەم من پێم وایە قەناعەتی من وایە پێکاتی عەرەبی بۆیە تەنەزول ناکە نایەوێت بێتە ژێرباری ڕێکەوتنەوە چونکە بخوایان باشە زانن لەبەرەوەی پرۆسەی تەعریبیان زۆر پێش بردووە پێیان وایە ئەگەر پارێزگارێکی کووردا بنرێ ڕێ لە تەعریب بەگرێ ئەمە یەک دوو ینی بە جۆرێک ئەیانەوێ پارێزگاکە و دۆخی پارێزگاکە وا لێ بکەن خەڵکی کوردی پارێزگای کەرکووک هجرەت بکا بڕوا بێتاقەت بێ بێزار بێ بێ ئومێد بێ سێ ئەوان تا ئەو کاتەی دڵنیان لەوەی کە تەعریبەکەیان جێ خۆی گرتووە و ئێستا لە ئێستاە لە هەمووی خراپتر دەستیان بردووە بۆ ئەحسا و سەرژمێریکردن کە ئەمە پرۆسەیەکی زۆر زەرمەندە بۆ کەرکووک بۆ کوردستان و بۆ ناوچە جێناکۆکەکان ئەیانەوێت لە کاتێکە ئەوان ئەم پرۆسەیە بەردەوام بکەن ئەم وەزعی ڕاهینە بەردەوام بکەن تا ئەو حادەی کە تەعریب زۆرتر دێتە کەرکووک ئینجا جاریچکە هەڵبژاردن بکرێتەوە و ئەو کات کورسی زیاتر بێنن خۆیان من هیچ گومانم نییە ئەگەر عەرەب
تەنها 9 کورسی بەدەست بێنن بە هەر شێوازێک بێ ناگەڕێنەوە بۆ تەوافق و ناگەڕێنەوە بۆ هەموار بۆ دەستوری ئەنجومەنی پارێزگاکانیش خۆیان پارێزگار پێک دێنن و هێزیان لە دەستا قوت و حکوومەتی عێراق لە پشتیانە بۆیە من پێم وایە یاریەکە تێکەدەن تا ئەو حەدەی کە خۆیان زۆرینە دروست دەکەن کە زۆرینیان دروست کرد ئەو کاتە پابەند دەبن بە دەستور و بە یاسا و ئەنجومەن کە زۆرینیان پێکەنە ئەو کاتە محافزیش دائنێن و لەوەش خراپتر ئەوەی کە باسم کرد مەسەلەی سەرژمێرێکەیە چونکە لە ئێستا عەرەبێکی زۆر لێرە نیشتەجێیە تعریبێکی زۆریان کردووە خەڵکێکی زۆریان هێناوە ئەگەر ئەم ئەحسایە بکرێ لە دوای ئەحسا ئەوان مافی دەنگدانیان نەبێ مافی ئاوڵاتی بوونی کەرکووکیان نەبێ هەموو حساباتێکیان ئەگوازرێتەوە کەرکک چکە لەم هەڵبژاردنش بەشێکی زۆر لە عەرەبەکان مافی دەنگدانیان نەبوو لەبەرەوەی هیچ ئەساسێکیان لێرە نییە بەڵام هەوڵە دەن لە داهاتوو لە ڕێ ئەم ئەحسایەوە کەیانەوە بیکەن ئەوانە بکەن بە کەرکوچی کە کردیان بە کەرکوچی ئەو کاتە دوای ناونووسەکە وردە وردە فایلاتیان نەگوازنەوە کەرکک ویانکەن بە کەرکوچی ئەسلی و ئەو کاتە مافی دەنگدان نیشانە بێ من پێم وایە بۆیە وا لە مۆسعاکەن ئەیانەوێ ئەم وەسی ڕاهینار ئاوها بڕوە بۆی لایەنی کەم کورد نەبێ بە پارێزگاوە یاسا و وەکۆڵەیە حکوومەتی محەلی کەرکک دروست نەبێ بۆی ڕێ لەم هەموو تعریب و بەلێشاو هێنانەی عەرەب بگرن بۆ ئەوەی ئەم پلانیان سەر بگرێ ئەم وەزعی ڕاهینەی کە هەیە بەردەوامی پێ بکەن بەداخەوە کوردیش پلان و پرۆژەیەکی نییە وەک پێویست بتوانێت ڕێ لەم هەوڵە دەستوری و نادیموکراسیانەی عەرەب بگرێ لە کەرکک بۆ کوردیش بۆ خۆی بووە بە دوو بەشەوە هەرێک لە ئاوازێکە خوێنێ و بله سپاس بۆتە شوان محەممەد ئەندامی مەکتەبە سیاسیە حیزبە زەحمەتکێشانش کەرکووکێل گەلب